گروپی شاخەوانی گمۆ چوونەتە سەر لوتکەچیای هەڵگورت. دیمەنێکیان تۆمار کردووە هیچی کەمتر نییە لە دیمەنەکانی نێو فیلمی ئێڤەرێست. ئەو کەسانی کاوەدارانی فیلمی ئێڤەرێستیان بینیوە. من دڵنیام ئەگەر ئەو فیلمەتان بینی بێ ئێستا دیمەنەکان دێتەوە بەرچاوی خۆتان کە ئەم گروپە هەندێک دیمەنیان تۆمار کردووە کە لە کوردستان ناچێت. ئەژینایمە کوردستان دیمەنی زۆر جوانێ، بەڵام ڕەنگە هەندێک کات، هەندێک سات، هەندێک ژینگە ئەم دەرفەتانەمان بۆ نەڕەخسا بێت ئەم دیمەنانەمان تۆمار کردێت. بیریشتان نەچێت سەرکێشییەکی زۆر گەوریان ئەنجامداوە بە ژیانی خۆیانەوە، چونکە لە هەندێک شوێندا لە نێو دیمەنەکاندا ئامێریکیان پێ بۆ پێوانی پلەی کەش و هەوا دەڵێت 46 پلە لە خوارد سەفر پلەی سەدیەوە ئەوان دیمەنەکانیان تۆمار کردووە. دەچین لە دیارە بێگومان گمۆ ماونتین گروپ واتە گروپی شاخەوانی گمۆ لە فەیسبوک ئەم دیمەنە بڵاو کردەوە. با پێکەوە هەندێکی ببینی. سڵاوتان لێبێت. ئەوە ئێستا بەرەو هەڵگورت بەڕێکەین بەرەو گوندی ناوەندا. دو 52 دقیقه ئێستا دەستەکەین بە ڕۆشتن ئینشاڵڵا بەرەو لیتکە. کۆمەڵی شاخەوانی گمۆی سەربەرز گەشتێکی زستانەی تایبەت لە کەشوهەوایەکی سارد ڕۆمان کردە چیای هەڵگورت بە پشتی خۆی گەورە بە ئومێدیەوەی گەشتن بە لوتکەی هەڵگورت. ئەوەش لوتکەی هەڵگورت. ئێرە ڕێگای بەرەو لوتکەی هەڵگوردە. ئەمە خواری میرانە، بەفرێکی زۆر زۆری تایە. ئەم تۆزەمان ناڕەحەتە تا چینە ئەو بەروانێ وردە وردە بۆ ڕکە شاخانە سەر دەکەوی دەسەر تاکۆ بڕمان کرد وا کوێ بەرسیم کردی تەواوە. وەستەڵک ناقص 32. میرانین انشالله دەیانی ئەمە سادە تاوان ناتوان باش تەسویرەکە بکەم. بیبەری تون و زەیتون و نانی بیبەری تون و زەیتون وانەی بڕێکا گێرجە. دەرەجەی حرارەت حالیە ناقص 45.8. زۆر زۆر ساردە لە تاوە هەرسێکمان لێ خێمەیە خەوین بۆی سەرمامان نەبێ. تا گێرش زۆرکی ساردەیەگەرن. سەرکەوین 400 متری بەشتونی بانەوە.
وەکو پێیان نووسەوە شەرەفم بۆ وەرید بە تالیبەر بەخوا گشتینە سەری سەرەوە ئادەما بۆ دیارە شازان بێ دەستخۆشی بۆ گروپی شاخەوانی گمۆ بەڕاستی سەرکێشەکان هەم چێژبەخشە بۆ خۆیان و هەم بێگومان دیمەنەکانیش بۆ ئێمە جێگەی سەرنج و تێڕامان بوو بە هیوای بەردەوامی و سەلامەتی